رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانیم کاتژمێرەتان پێشکەش دەکەن. بە بۆنەی 37مین ساڵی یادی تاوانی ئەنفالەوە ئەنجومەنی گشتی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕێگەیان ئەمڕۆ 37 ساڵ بەسەر کۆمەڵکوژی ئەنفالدا تێدەپەڕێت کە بە یەکێک لە گەورەترین تاوانە ڕێکخراوەکانی سەردەمی مۆدرندا دەنرێت. ئەم تاوانە لا بێدەنگی جیهاندا بوو و لەم کۆمەڵکوژی و نەبوونی لێپرسینەوە لا ڕژێمی باس کە ئەمەش وەک هەڵکردنی گڵۆپی سەوز وایە بۆ درێژە پێدان بە ئەنجامدانی کۆمەڵکوژی دژی کورد لە کۆمەڵکوژی هەڵەبجەوە تا کۆمەڵکوژی شنگال و کۆبانی. ئێمە لە کاتێکدا شەهیدانی کۆمەڵکوژی ئەنفال کە هیمای ستەمدیدەین بە خەمێکی خوڵەوە بەڵێن بە هەموو شەهیدانمان دەدەین کە تێکۆشان و خۆڕاگری و شوێن پێی ئەوان بەرنادەین و درێژە پێدەری دەبین تا بەدەستهێنانی ئازادی بۆ گەلی کورد. بە بۆنەی 37مین ساڵیادی تاوانی ئەنفالەوە هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکەش پەیامێکی بڵاو کردەوە و سەرجەم شەهیدانی ئەنفالی بەبیرهێنایەوە. لە بەیاننامەکەی کەجەکەدا هاتووە ئەنفال تەنها تاوانی قڕکردن نییە بەڵکو جنوسایدی ژن و جنوسایدی ژینگەشە، چونکە لە جوگرافیایەکی گرنگی باشووری کوردستان کە ناوەندی ژیانی سروشتی و گوندی گەلی کورد بوو تا ئەو ڕادەیە وێرانکران کاچیتر ناتوانن تیایدا بژین. کەجەکە ڕای دەگەێنێ ئێمە لێرەوە باڕێزەوە سەرجەم شەهیدانی ئەنفال بەبیر دەهێنینەوە و هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە وەک گەلی کورد و هەموو گەلانی ناوچەکە با بەرجەستەکردنی پەیامیستەدە و بە خەباتکردن بۆ ئازادی ڕێبەرۆجەلان بە قبولکردنی بانگەوازەکە وەک پەرەدەیمی تێکۆشان و بەجێبەجێکردنی شتە پێویستەکان لە هەموو بوارەکانی ژیاندا دەتوانین ڕێگری لا دووبارەبوونەوەی ئەنفالی نوێ بکەین و هەبوون و ئازادی گەلی کورد و گەلانی ناوچەکە مسوگەر بکەین. گولستان کلیچکۆجیگت جێگیری سەرۆکی گروپی دەم پارتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە پەرلەمان قوربانیانی ئەنفالی بەبیرهێنایەوە و ڕێگەیان بۆ ئەوەی با فەرمی دان بۆ کۆمەڵکوژیەدا بنرێت. دەم پارتی لەو هەفتەیەدا ڕەشنووسی یاسایی پێشکەشی پەرلەمان دەکات. هەروەها گولستان بەبیری هێنایەوە کە 14 نیسان ساڵیادی ئۆپراسیۆنەکانی کەجەکەی و وتیشی لەو ڕۆژەدا دەستە ڕەشەکان دەستیان بە هەوڵدان کرد بۆ تێکدانی هەوڵەکانی چارەسەری با ڕێگەی ئۆپراسیۆنەکانی کەجەکە و هەوڵەکان سەرکەوتوو بوون. گولستان هەروەها کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی نێوان ئەردۆغان و شاندی دەم پارتی بەبیرهێنایەوە و وتیشی ئەم کۆبوونەوەیە ببورن خاڵێکی گرنگ بوو بۆ بانگەوازی ئاشتی و کۆمەلگای دیموکراتیک بۆ تێپەڕبوون بۆ قۆناغێکی نوێ و لەو دیدارشدا دووپات کرایەوە کە بۆ بەرەو پێشبردننی ئەو پرۆسەیە کە بە ڕێزۆجەلان دەستی پێکردووە پێویستە بارودۆخی بە ڕێزۆجەلان باشتر بکرێت و کۆتایی با گۆشەگیری ئیمراڵی بهێنرێت. هەروەوتیشی مادام داوای بێتەنکردنی چەکەکان و لابردنی دەکرێت و داوای کۆتایی هێنان باتوند و تیژی دەکرێت بۆچی گرنگترین کەسایەتی کە دەتوانێت ئەم ڕۆڵا بگێڕێت هێشتا لە گۆشەگیریدایە. ڕەخنەشی لە پەرلەمان گرتووتی بۆچی هیچ هەوڵدان و چالاکیەک لە پەرلەماندا نییە و پەرلەمان دەست پێشخەری ناکات. بڕیاری دەست بەسەرکردن بۆ جێگیری سەرۆکی شارەوانی بەیکوز بە بانگەشەی گەندەڵیکردن لە تەندەر دراو پشکنین لە ماڵەکەشی دەستی پێکرد. بە گوێرەی زانیاریەکان پشکنین لە ماڵی فیدانگۆل و ژووری کارکردنەکەی لە شارەوانی ئەنجام دراوە و ڕاگەیاندرا. ئەم بڕیارە لە چوارچێوەی دۆسیەی لێپرسینەوە لە سەرۆک شارەوانی بەیکوز ئەلایەدین کۆسلەردا وەرگیراوە کە لە ئەرکەکەی خۆی دوورخراوەتەوە. لە چێوەی لێپرسینەوەکاندا تا ئێستا 12 کەسیش دەست بەسەرکراون. ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی با دروشمی کۆبوونەوە لەگەڵ ژنانی عەلەوی
بۆ بنیاتنانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک لە مەڵەتی لەگەڵ ژنان کۆبوونەوە. وتەبێژی ئەنجومەنی ژنانی دەمپارتی خالیدە تورکۆغلو و هەروەها یوکسەل موتلو هاوتەبێژی کۆمیسیۆنی گەل و باوەڕەکانی دەمپارتی بەشداری کۆبوونەوە کە بوون. خالیدە تورکۆغلو لە ڕایگەیان لە پرۆسەی شەڕدا ژنان لە هەمووان زیاتر دەبنە ئامانج و مافەکانیان پێشل دەکرێت و لە پرۆسەی چارەسەریشدا ناهێڵن بەشداری پرۆسی ئاشتی و دیالۆگ بکەن. هەروەها وتیشی تاوانەکانی کوشتنی ژنان لە کۆمەلگادا پەردەبۆش دەکرێن و تاوان باران دادگایی ناکرێن و سزا نادرێن. دەربارەی ژنیشوتی ژن هێزی سەرەکیە کە کۆمەلگا دیموکراتیک دەکات و لە بنەڕەتدا ژن دەتوانێت کۆمەلگا بگۆڕێت. وتیشی لەگەڵ بەشداریکردنی ژنان لە بەڕێوەبردندا تایبەتمەندیە هیرارشیەکانی بەڕێوەبردنیش دەگۆڕدرێت. بۆیە بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان لە 27 شوباتدا وەک دەرفەتێک دەبینین. لە شاری بۆلۆنیای ئیتالیا لە 27 ئادار بڕیاردرا بە بەخشینی ڕەگەزنامەی فەخری با ڕێبەر ئۆجەلان و ڕەگەزنامە فەخریەکە بە مەراسمێکی تایبەت ڕادستی عومەر ئۆجەلان برازای ڕێبەر ئۆجەلان و پەرلەمانتاری دەمپارتی کرا. جێگری سەرۆکی شارەوانی و سەرۆکی ئەنجومەنی شارەوانی بۆلۆنیا و چەندین بەرپرسی ئیتالی و ێخراوە کوردیەکان بەشداری مەراسمەکە بوون. بە ناوی ئەنجومەنی شارەکەوە ماریا کاترینا کورتەیەکی لە ژیانی ڕێبەر ئۆجەلان باس کرد و ئاماژەی بۆ کرد کە ڕێبەری ملیۆنان کەسە و لە گۆشەگیریدایە و ڕاوەستەی کرد لەسەر وربوونەوەی فەلسەفی و سیاسیەکان و تێکۆشانی 25 ساڵەی ڕێبەر ئۆجەلان لە گۆشەگیریدا. هەروەها جێگری سەرۆکی شارەوانی بولۆنیا ئیمیلی کلانسیش ڕایگەیاند سیستەمی ڕێبەر ئۆجەلان لەسەر بناغی دیموکراسی و ئێکۆلۆژی و ئازادی ژنان دامەزراوە و ئیلهام بەخشە بۆ هەمووان. عومەر ئۆجەلانیش لە مەراسمەکەدا ڕایگەیاند دەبێت ئیتالیا پشتگیری لە مافەکانی مرۆڤ و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە تورکیا بکات و وتیشی دەبێت ئیتالیا و ئوروپا پشتگیری لە تێکۆشانی گەلی کورد بکەن. با پێشەنگایەتی پارتی سەوزی دیموکراتیک و با هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی خانەوادەی شەهیدانی دەربەسیە با بۆنەی 4 نیسان ساڵڕۆژی لە دایکبوونی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە مەزارگەی شەهید ڕۆستەم جوودی لە گوندی بەرکەفرێ نزیکەی 50 نەمام گۆڵ چێندران. هەر بەو بۆنەیەوە ئەنجومەنی کۆنگرەی ستار لە شاری شەدادیش سەمینارێکیان ڕێکخست. ئیتاب محەممەد بەڕێوبەری ماڵی ژنانی شاری شەدادی باسی لە ژیانی ڕێبەر ئۆجەلان و فەلسەفەی بنیاتنانی کۆمەڵگەیەکی ئازاد و دیموکراتیک کرد و تشکی خستە سەر بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و وەک ڕێگایەک بەرەو ئاشتی و جێبەجێکردنی دیموکراسی هەڵی سەنگاند. هەروەها ڕاشی گیان ڕێبەر ئۆجەلان ئازادی ژن وەک مەرجی بنەڕەتی بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی ئەخلاقی سیاسی و دیموکراتیک پێناسە دەکات. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا بە ڕاگەیاندراوێک ئاشکرای کرد کە تیمەکانی ئۆپراسیۆنی سەربازی تووڵی سەربا قەسەدا بە هاوکاری هاوپەیمانی نێونەتەوەی لە شاری ڕەقە ئۆپراسیۆنێکیان ئەنجامداوە و شانێکی مەترسیداری داعشیان هەڵەشاندووەتەوە. لە ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژە بۆ کراوە داعش دەیەوێت خۆی زیندوو بکاتەوە و ڕەوشی ئاڵۆزی ئێستا بخۆزێتەوە و ڕێخستنی خۆی بەهێز بکاتەوە. بەڵام هێزەکانمان ڕێگە لە هێرشە تیرۆریستیەکان دەگرن بۆ سەر هێزە سەربازەکان و خەڵکی سیڤیل و دامەزراوەکان. هەروەها ڕاشی دەگەێنن پاش زانیاری ورد و چڕ دەربارەی جموجۆڵ و کاریشانە تیرۆریستیەکان و شوێنەکەیان هێزەکانمان با پشتیوانی هێزەکانی هاوپەیمانی نێونەتەوەی هەڵیان کوتاوەتە سەر ماڵێک لە ڕەقە و توانیان سەرچەتەی شانەکە بە ناوی عەبد عەید و بە ناسناوی ئەبوو زەهرا و 4 چەتەی دیکە دەست بەسەر بکەن. پەرلەمانی عێراق با گوێرەی خشتەی کاری خۆی دانیشتنی ئاسایی ئەنجامدا کابڕگەی یەکەم دەنگدان بوو لەسەر پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە و هەر 4 مادە و هۆکارەکانی دەرچوونی یاساکە. پەرلەمان با زۆرینەی دەنگی لەسەر هەر 4 مادەکەی پرۆژە یاساکەدا و هەڵەبجە بوو بە پارێزگای 19هەمین لە عێراق.
حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق و موحسن پاکنژاد هاوتا ئێرانیەکەی لە بەغدا یادداشتنامەیەکی لێکتێگەیشتنیان واژۆ کرد بۆ ئاڵوگۆڕی شارەزایی و بەرەو پێشبردننی هاوکاری هاوبەش. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیان وڵاتەکەی پرۆژەی وەبەرهێنانی غازی ئومیدبەخشی هەیە و کاربوو بەدەستهێنانی خۆبژیوی لە بەرهەمە نەوتیەکان دەکات. لە بەرامبەریشدا پاکنژاد وەزیری نەوتی ئێران ڕایگەیاند پەیوەندی قوڵەکانی نێوان هەردوو وڵات دەربڕی و ببورن پێزانینی خۆی بۆ پێشوازی و سەردانەکەی بۆ عێراق و هەروەها پەیوەندی قوڵەکانی نێوان هەردوو وڵات دەربڕی و جەختی لا گرنگی بەردەوامی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات کردەوە. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی کۆشکی سپی ئاشکرای کرد هەر ڕێککەوتنێکی دیپلۆماسی لەگەڵ تاران پێویستە بە دوو مەرجەوە. ویتکۆف لە چاوپێکەوتنێکدا بە فۆکس نیوزی وتووە مەرجەکان باپلەی یەکەم لەسەر پشتڕاستکردنەوەی بەرنامەی پیتاندن دەبێت و دووەمیش پشتڕاستکردنەوەی چەککردنەکە دەبێت. ئەوەش موشک دەگرێتەوە و هەروەها جۆری ئەو موشەکانەی کە لەوێ هەڵیان گرتووە. با گوێرەی ئاژانسی هەواڵی فەرمی ئیرناش وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەاندووە کە ڕێدوومی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا ڕۆژی شەمەی داهاتوو لە مەسقەت بەڕێوە دەچێت نەک ڕۆمای ئیتالیا. با پێی راپۆرتی کۆلبەرنیوز عەبدوڵڵا ئاژیر زیاتر لە مانگێکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ماڵەکەی خۆی لە شاری پیرانشار دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. هێزەکان لە کاتی دەستبەسەریدا ژمارەیەک لە کەرەستەی تایبەتی ئەم هاوڵاتیان لەگەڵ خۆیان بردووە. سەرەڕای بە دووادارچوونەکانی بنەماڵەی ناوبرە و لە ناوەندی یاسایی و ئەمنیەکان تا ئێستا وڵامێکی ڕوون لە هۆکاری دەستبەسەری و شوێنی مانەوەی عەبدوڵڵا ئاژیر پێیان نەدراوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن. قرار ماوم شیدا همکا داوارا یاری چایا و شینم بگونا والم بزارا گلی باقی شینم هارا و بو شمی قلبی تارم هارا و بو گلی باقی شینم هارا و بو شمی قلبی تارم هارا صبلاغ بتسليك أي بلبلان وداب سني باندي دلان صبلاغ بتسليك أي بلبلان وداب سني باندي دلان بوفا ترجي كردم قولي آواتي بردم ما
بەتەمای عشقی پاک و مهری ڕابردو ژیانی پڕ لە ئاوات عمری بابردو خونچای ژیانم پار پار بوو چێرای ئومێدم خامۆش بوو خونچای ژیانم پار پار بوو چێرای ئومێدم خامۆش بوو بێوەفا تەرکی کردم گوڵی ئاواتی بردم مام بەتانیایە بێوەفا تەرکی کردم گوڵی ئاواتی بردم مام بەتانیایە وەرە لایم چاوە ئەستێرە بۆچی وا لێم زیزی قەسیگار نمگەر تۆ بکەی هەر بۆم ئازیزی وەرە گیان و ڕۆحم ئی تۆیە خۆشی ژیانم بۆ تۆیە وەرە گیان و ڕۆحم ئی تۆیە خۆشی ژیانم بۆ تۆیە بێوەفا تەرکی کردم گوڵی ئاواتی بردم مام بەتانیایە بێوەفا تەرکی کردم گوڵی ئاواتی بردم مام بەتانیایە Önderliğe mektup. Jiyan Azadi Ahmet'in kaleminden